ناوم صالح حەمە کەریم سەعیدە، دانیشتوویشی شاری سلێمانی. ساڵی 1960 لە شارە جوانەکەی پێنجۆی لەدایک بووم تا پێنجی ئەدادێم خوێندووە و خۆم بە کۆششی خۆم هاتوومەتە ئەم بواری چاکردنی کامێرە و ئەلکترۆنیاتەوە. لە کۆتایی ساڵی 1995 هاتوومەتە ناو بواری تەسلیحاتی کامێری فۆتۆگراف و پێشتر لە کامێری ڤیدیۆ و تەلەڤیزیۆن و رادیۆ ئەوانە ئیشمە کرد. هەتا ئێستا زیاد لە 1000 کامێرەم چاک کردووە. شتیش نییە چاک هەبێت ئەگەر پارچەمان هەبێت و ئێستاش هەر بەردەوام و هەم لە خزمەت شارە جوانەکەمە.